هەواڵێک لە گەلەری میدیا لە شاری هەولێر دوو هونەرمەندی شێوەکار پێشانگایەکی هاوبەشی شێوەکاریان کردەوە کە پێک هاتبوو لە 6 کاریکاتێر. لە گەلەری میدیا لە شاری هەولێر هەردوو هونەرمەندی شێوەکار جەبار سابر و بەکر عەبدوڕەحمان پێشانگایەکی کاریکاتێری هاوبەشیان کردەوە کە زیاتر لە 6 کاریکاتێری لەخۆگرتە بوو. لەبارەی پەیام و ناوەڕۆکی کارەکانیان ئەو هونەرمەندە جەبار سابروتی جەنگ و ئاشتی و بەیەکەوە ژیان و کەلتور کۆمەڵایەتی لە ناوخۆی کوردستان ڕنگدانەوەی وێنەکانە. پێشانگاکە هاوبەشە لە بینی من و کاک جەبارە بەپێی ئەو تابلۆیانەی ئەو کاریکاتێرانەی کە پێشکەشمان کردووە ئەو پەیامەی کە لەژێر ناوی هێڵە گەرمەکانە ئەو هێڵانەی کە تعبیر لە ژیانەکەن نەک هێڵە ساردەکان کە تعبیر لە مەرگ ئەکەن ئەو هێڵانەی کە یانەوێت دیسانەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان گەرم و گوڕتر بکەنەوانێ پێکەوە ژیان و یەکتری قبوڵکردن زیندوو بکەنەوانێ. بۆیە ئیشەکانی من زیاتر سەرەتای چیرۆکی ئیشەکانی من لەسەر ئەو ئینسانەیە کە سیستەمی نیولیبرالیزم ئەمڕۆ ئینسانێکی بەرهێناوە، ئینسانێکە خاڵی لە مەعنا لە زەمانێکی چوپوچیە، ئینسانێکی بێبەرپرس، ئینسانێکە پڕە لە پرسیار نازانی چۆن قسەکە. من ئەو ئینسانم نەخشاندووە تەنانەت زارێکی لەسەر دەما تۆ نازانی چۆن زار هەڵی ئەی نازانی یەکە بۆیە دووی بۆیە سێ بۆیە ئەم ئینسانش بۆ جۆرێ نازانی ئینسانێکی باشە خراپە. ئینسانێکی وا هاتوۆتە دروست کراوە لەلایەن ئەم سیستەمی نیولیبرالیزمەوە.